سلامی خوای گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا. السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. خوای گەورە بۆ خاتر گەورەی و میهرەبانی خۆی ژیانی هەموو لایەکمان خۆشبەخت بکە، شفای نەخۆشەکانمان بدا و ڕەحم بە مردوەکانمانش بکە. اللهم ئامین. ئیماندارانی خۆشەویست، مسلمانانی بەڕێز، لە وتاری ئەمڕۆدا ئەو فەرمایشتەی خوای پەروەردگار جەل جەلالوهو لە هەفتەی ڕابردوودا بەشێکمان باس کرد لە خزمەتی جەنابتانە. بە پشتیوان بە پەروەردگار ئەم هەینیە لە خزمەتی جەنابتانە ئەو فەرمایشتە جوانە یان ئەو ئایەتەی پەروەردگار لە قورئاندا هاتووە تەواوی دەکەین ئینشاءالله. خوای متعال جەل جەلالوهو دەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم إن الله لا يظلم مثقال ذرة. أما من باسكر لخزمتي جنابتان دا لهفتي رابردودا وپاشانش دفرميته وكري آيتكي پروردگار وإن تكن حسنة يضاعفها ويؤتي من لدنه أجرا عظيما. خواي متعال جل جلاله وتمان مثقال ذرة لخير ولشر لقيامتها لاي پروردگار والنابي وظلم مستمش ليش بنديكي خويناكا. وإن تكن حسنة يضاعفها. إيمان داراني بريز كلا قيامت دا خواي پروردگار هر شاكيك دكي خواي گورب بأندازيك زيادي دكا. هاتوه لفرمايشتكاني خواي پروردگار وهاتوه لفرمايشتكاني پیغمبري خوا صلى الله عليه وسلم. هر مروفێکی مسلمان، هەر ئینسانێک چاکەیە بکە خوای گەورە یەک بە دە دایدەنا و تویانە یەک بە 700 دەڕوا، بەڵام لەم تەفسیرە زیاترش دەڕوا لە 700ەکە بەڵکو دەچێت بۆ هەزاران، چونکە پەروەردگار لەیرەدا ئەفەرمێ یوضاعفها. ئەگە ئەلیفەکەی لێ بکەیتەوە مفەسیرین دەفەرمن کە بیکەینە شەددە و بخەینە سەر عەینەکە، ئەو کاتە ئەگەر وا بوایە خوای پەروەردگار وای بفەرمایە، ئەو کاتە هەر مرۆڤێ چاکەیەکی بکردایە بە یەک چاکە دەنووسرا. بەڵام لەیرەدا کە بە جەمع هێناوێتی، ئەو جەمعش معنای ئەوەیە زیادی دەکەین بۆی، بەردەوام زیادی دەکەین چاکەکە هەتا ئەو مرۆڤە دەگاتە لای ئێمە. کەواتە ئینسانی ئیماندار و ئینسانی بڕوادار بزانێ هەر چاکەیەک چەندێک کەم بێ لای من و تۆ، بەڵام لای خوا زۆر گەورەیە. ئەگە کەمش بێ خوای پەروەردگار ئەندازەکەی زیاد دەکا و خێر و پاداشتی زۆر لەوەی کە من و تۆ تەسەویری دەکەین. ويؤتي من لدنه أجرا عظيما. أمجا خوای متعال جل جلاله دفرمي كواتا أجرا عظيما بمعناي جنة دي، بمعناي راضيبون دي. وكأبو هريرة دفرمي وعكرمة دفرمي وسعيد دفرمي بن جبير وحسن إمامي حسن دفرمي وقتادة وضحاك هم ششة هرسي كان لتفسيري دا دفرمن أم آية مبستي أويا بمعناي من لدنه، بمعناي أودي إنسان إيماندار أوي كالبيشي خويدا يان أوي لاي خواي پروردگار كچاكي بوداناوا وافرمنش کۆتاییشەکەی بەهەشتە خوای گەورە بەهەشتە کاتە نەسیبی. ئیمانداران و خۆشەویستان، ئەگەر ئینسانی ئیماندار چاکە و خێر بکە لە دنیادا، ئینسانێکی مسلمان، ئینسانێکی غەیرە مسلمان، واتە ئینسانی مسلمان و ئینسانێکی بڵین کافر، ئەگە هەردیان چاکە بکە خوای پەروەردگار چۆن چاکەیان دەداتەوە. دەفەرمێ ئەنەس ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ، پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر ئینسانی مسلمان چاکەی کرد خوای گەورەی زوڵمی لێ ناکە، ئەگە ئینسانی کافرش چاکەی کرد خوا زوڵمی لێ ناکە، بەڵام خوای پەروەردگار جەزای ئینسانی مسلمانەکە دەداتەوە لە دنیادا و پاداشتشی ئەداتەوە لە قیامەتە. مسلمان بەڵام کافر کاتێ چاکە دەکا خوای گەورە پاداشتی ئەداتەوە لە دنیادا، بەڵام لە قیامەتە پاداشتی نییە، چونکە بۆ دنیا کردوێتیەوە. ئەمە عەدالەتی خوایە بۆ ئینسانێکی مسلمان و ئینسانێکی غەیرە مسلمان. لە تەفسیری ئەم ئایەتە شیرینەدا کە ئەنەسە گێڕێتەوە بەمان پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم کە فەرموویەتی ئەگە تەماشای قورئانش بکەین من جاء بالحسنة فله 10 أمثالها، واتا یەک بەدەیە یانە فەرمێ لە قورئانە یەک بە 700، بەڵام لەیرە
بگەڕێینەوە بۆ تەفسیری ئەم ئایەتەوە فەرمن ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەبا هوڕەیرەی بینی فەرمووی ئەی ئەبا هوڕەیرە شتێکم بیستووە لە تۆ ئایا ئەم قسەیە تۆ کردوتە ئایا خۆت بیستوتە ئەو شووتی چییە وتی ئەهلی بەسرە ئەڵێن ئینسان ئەگە چاکەیە بکە یەک بە حەوسەتە ئەمەمان بیستووە بەڵام یەکدەممان بیستووە بەڵام نەمان بیستووە یەک بە هەزاران بێ ئەمجا فەرمووی ئەبوو هورەیرە فەرمووی ئەی ئیمامی عوسمان عەجایبت لێ دێ واللهی من ئەمەم بیستووە لە پێغەمبەری نازدارەوە صلی الله عليه وسلم ئەوەی کە بیستوومە إن الله ليضاعف الحسنات ألف حسنة هەر کەسێکش فەرمووی بیستوومە لە پێغەمبەری نازدارەوە صلی الله عليه وسلم هەر کەسێک چاکەیە بکە خوای پەروەردگار بە هەزاران خەیر و پاداشتی دەداتەوە هەر کەسێکش ئەوێتی تەماشای ئەم قسەی من بکە کە پێغەمبەری خوا کردوێتی و من نەقلی دەکەم ئەتوانێت لە قورئاندا بیدۆزێتەوە لە تەفسیری ئەم ئایەتەی کە ئێمە باسی دەکەین کەواتە ئیمانداران و خۆشەویستان ئێمە ئەبێ بزانین کاتێ چاکە دەکەین چاکەی چەندێکم بێ لامان زۆر گەورە بێ چونکە پەروەردگار بۆمان زیاد دەکا چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمیێ و لە تەفسیری ئایەتەکاندا یان سەحابە و یان مفەسیرین هەموویان دەڵێن چاکە ئەندازەی نییە لە زیادکردنی خوا خۆی دەزانێت خوا خۆی دەزانێت چەندێک کە خێرێک دەکەی چاکەیە دەکەی ئایا چەندێ پاداشتی تۆی لای خوای پەروەردگارین تۆ چەندێکە ئەبێ ئینسان ئیماندار لەم ڕۆژەدا لەم کات و ساتەدا کە خەڵک لە چاکە ڕائەکا چاکە ناکە چاکە بەس بۆ ئەوە کە خەڵک چاکەی لەگەڵا بکە ئیمانداران ئەم زەمانەوای لێ هاتووە چاکە دەکا بۆی خەڵک چاکەی لەگەڵا بکە ئەگە بەرامبەرەکەی چاکە نەکا چاکە ناکە واتە کرداری باش ناکە نەخێر ئەبێ ئینسان ئیماندار لە ڕاستەقیناوانە بێ ئەم موسڵمانە من و تۆ ئەبێ نور بین ئەبێ ڕۆشنایەک بین ئەبێ ئەنفع الناس بین ئەبێ بە دەور و پشتەکەماندا هەمووی سوودمان لێ وەرگرێ ئەوەی پێمان کرا لە خەیر و چاکە یارمەتی موسڵمانان بدەین ئیماندار بدەین و هەمان کاتەش وریابین خوای پەروەردگار مسقالە زەڕەیە زوڵم لە هیچ عەبدێ ناکە وریاش بن مسقالە زەڕەیەک لە من و تۆش قبوڵ ناکە زوڵم لە یەکێ بکەین لە من و تۆی کە هیچمان بەدەست نییە تا گەورە هەتا ئەگەیێت ئەوانەی شتیان بەدەستە ئەوەی کە ئەمڕۆشتی بەدەستە ئەگە زوڵم بکە لە خەڵکە قوربەسەری و داماوی و نەکبەتیە بۆی لە قیامەتە ئیماندارانی خۆشەویست وا مەزانن ئێستا زمانی من و تۆ خەرکێ بێتە زمانی قارون خەڵکانێک پەیدا بوون ئەژن خۆزگایە وەک فڵان کەس بووین ئەتا خوای گەورە هەمویانی بردا ناخی زەویدا قەت تەمەنا مەکە بە کەسێک بە زوڵم ماڵ کۆ دەکاتەوە بەستەم ئەوانە لە دیوانی خوادا عەزابیان زۆر توندە حیسابیان زۆر قورسە قەت تەمەنای ئەوە مەکە تەمەنای ئەوە بکە کە دەستت دەکەوێ بە حەڵاڵ و عەرەقی ناوچەوانی خۆت دەست دەکەوێ چونکە ئەوانەی کە زوڵم و ستەم دەکەن لە قیامەتە هەر لە ناو قەبرەکەدا کە هەڵدەستن چەند کەس لە ئەندازەیان لە ژێر دەستیانیان بووە هەموویان دەستیان لە ناقڕەیان دەست دەخەنە ناقڕەی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێ دە کەس لە ژێر دەستیا بێ ئەم دە کەسەکە زوڵمی لێ بکە لە ناو قەبرەکەی کاتی هەڵدەستی هەر دە کەسەکەی دەستی ناوەتە ناقڕەی و ڕای دەکێشێ بۆ ساحەی مەحشەر ئەو ئەڵێت حەقەکەم بەرەوە ئەڵێ حەقەکەم بەرەوە لە ساحەی مەحشەردا خوای پەروەردگار محاسەبەی ئەم بەندەیەکە ئەگەر ئەم بەندەیە حەقی خوای جێبەجێ کرد ئەبێ حەقی ئەو دە نەفرە بدە ئەی چیجا ئەگەر دە نەبێ هەزاران بێ ئەبێ حەقی ئەوانە بدا یەڵە پاک دەبێتەوە یەڵە داخلی باش دەبێت ئەگەر هەموو چاکەکەیشی بەرن ئەو کاتە خوا پەنامان بدا بەرەو باش ناچێ خوا پەناماندا بەرەو ئاگری دۆزەخە چێ حەدیثێکمانەیە مەشهورە لە شەفاعەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەوش دڵخۆشکەرە بۆ هەموو لایەکمان ئەو شەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ ئیمانداران کاتێ موسڵمانان ئەچن هەندێکمان هەیە ئیماندارە و موسڵمانشە بەڵام سێرەکەی لە تەرازووی خوایە دەرناچێ خراپەکەی کەمێ زیاترە لە چاکەکەی خوای گەورە عادلە ئەی خاتە ئاگری دۆزەخ هەتا پاک دەبێتەوە بە ئەندازەی ئەو خراپەی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئیمانداران هەندێکیان کە لەوێن
خوای پێغەمبەری خوا مناجات دەکا لەگەڵ خوای پەروەردگارە لە پاتی ئەوەی ئەوانەی ئیماندارانەی کە لە دۆزەخان بۆی نەمێننەوە ئەفەرمێ خوای گەورە ئەفەرمێ بە مەلایکەکان بڕۆن لە ناو ئاگری دۆزەخ هەر کەسێ ئەندازەی نیو ساقێک واتە نیو باڵ خراپەی هەیە لە ئاگری دۆزەخ دەریکەن بە شەفاعەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یان شەفاعەتی مەلایکەکان یان شەفاعەتی خوای پەروەردگار و ڕەحمەت و میهرەبانی جەل جەلال و پەروەردگار ئەڵێ ئەمانە دەرەکەن و مەلایکان ئەگەڕێنەوە بۆ لای پەروەردگار ئەڵێن خوایە ئەوەی ئەمرت کرد و فەرمانت کرد دەرمان کرد لە ئیمانداران ئەمجا خوای متعالە فەرمێ جەل جەلال و ئەڵێ بڕۆن بگەڕێنەوە ئەوەی مسقالە دینارین من خەیرین هەرکێ مسقالە دینارێک خەیری کردووە خەیری بووە دەریکەن لە ئاگری دۆزەخ ئەفەرمێ ئەمیانش دەرکرد دوایە گەڕێنەوە مەلایکان ئەڵێن ئەی پەروەردگارە ئەمانش دەرکرد ئەمجا ئەفەرمێ پێغەمبەری خوا شەفاعەت دەکا پاشی ئەمە ئەمجا ئەفەرمێ هەر کەسێ مسقالە ذەڕەتین من خەیرین ئەمجا فی قەلبه هەرکێ مسقالە زەڕەیە لە دڵیا خێری بووە نەکرداری بووە دەریکەن لە ئاگری دۆزەخ ئەمجا ئەگەڕێنەوە ئەڵێن ئەی خودایە مەلایکان خوای گیان ئەمانش ئەو ئەندازەی کە هەبوو ئەمانش لادا ئەمانش نەما ئەمجا ئەفەرمێ خوای متعال جەل جەلاله و ئەفەرمێت ئەوەی کە مسلمانە ئەوەی دیندارە خەیر و چاکەی کردە دەریکەن لە ئاگری دۆزەخدا بۆ ئینسانی ئیماندار و مسلمان ئێمە زمانمان کورتە ژیانمان کورتە چونکە پێغەمبەرگیان پێمان ئەڵێ ما بەینە سەبعین ئەو ستین تەمەنی ئومەتی پێغەمبەر هەروایە هەمومان لە 60 پەکمان ئەکەوێ لەوە زیاتر تەمەنی زۆرینەمان وایە بەڵام خەیر و چاکەی داناوە یەک بەدە یەک بە 700 بەڵام یەک بە 700ەکەش ئەچێ بەرەو 1000 ئەبێ ئینسانی ئیماندار بزانێ لەم زەمانەی من و تۆدا گەورەترین و چاکترین خێرەوەی ئینسان ئیماندار لەگەڵ خۆیدا خێر کۆکاتەوە خێر بە بۆ خۆی و بە کەس و کارەکەی ئیمانداران و خۆشەویستان ئێمە زۆر جار مقەسرین زۆر جار زۆر مقەسرین بەرامبەر بە مردوەکانمان لەوەیە کەمترین خێران بۆ بڕوا کەمترین خێر چونکە دەرگای خێرمان لیان داخستووە زۆر جار ئێمە بینە سەبەبی ئەوەی دەرگای خێر لە مردوەکانمانش داخەین ئیماندارانی خۆشەویست مردوو ناتوانێت خێر بۆ خۆی کا بەڵام من و تۆ توانین هەموو خێرێکی بۆ بکەین چونکە ئەوان چاوەڕێی خێر و پاداشتی ئێمن لەوەیە مردوەکەی من و تۆ خوانەکە یان کەسێک لە ئێمە مردووە چاوەڕێی یەک حەسەنی هەبێ لە قیامەتا تەرازوی خوا ئەندازەیە و هاوتایە و بەرامبەر یەکە یەک سبحان الله تۆ بۆ بنێری ڕزگاری دەکەی دێنێری بۆ بەهەشت لە ئاگری دۆزەخ نەجات دەی لەوەی هەزاران وابێ بۆ ئەوەیە ئینسانی ئیماندار خێر و چاکە بکەی لە هەموو شتێک لات دەدا لە هەموو شتێک لات دەدا تەنانەت تەمنت لەوێ درێژ بێتەوە نەخۆشیت هەیە خێر و چاکە بکە مشکلێت هەیە خێر و چاکە بکە گرفت هەیە لە ماڵەوە خێر و چاکە بکە ژیانت ناڕوا خێر و چاکە بکە ئیشەکانت بۆ ئاسان نایەتە دەست خێر و چاکە بکە هەمووی بە خێر و چاکە دەتوانی هەمووی بکڕیتەوە خوات داتەوە بەڵام وریا بن بەخوا چروک بین بەو خوایە چروک بین خوای گەورە هەموو دنیاین تۆ بێبەرەکەتی تیانە ئێمە ئێستا بۆ چاومان چووە چونکە بەرەکەت نەماوە ئیمانداران بەرەکەت نەماوە خوای ئێمە هەمومان ئەو پیاوە ڕیسپیانە و بە ئێمە شەو بەخوارەوە خوا کاممان ئەوەنەی باوکمان ئایا باوکمان دەوڵەمەند بوو لە زمانی خۆیدایە ئێمە هەمومان ئێمە ئەی باشە خێر و بەرەکەت لەو کاتا زۆر بوویە ئێستا ئەی باشە بۆ ئێستا بەشی من و تۆ ناکە بۆ جاران باوکی من و تۆ دەچوو ئەرزێکی فەلاحە کرد لایەکی دەکرد ئێستا ئێمە ناو چەمەکە دەکەین سەرۆ دەکەین هین خەڵکە خۆین جادەکە ئەکەین ڕێگاکە ئەکەین یەمان هەر چاومان چوە خوش بەرەکەتی تێناخە ڕبێ ئەوەی باوکمان دەرناکە ئەوەی باپیرمان دەرناکە داواش دەکەین خوا بینێرێ نەخێر ئێمە زوڵممان کردووە ئێمە ستەمەکەین ئێمە خۆمان ڕێگامان داوە زوڵم بکەین بۆ خۆمان چۆن خوای گەورە یارمەتی کەسێکە دا کە زوڵم بکە چونکە ئینسانی مادار بزانێ و لە هەموو کارەکانی ترماندا ئێمە هەوڵە دەین وا دەزانین ئەگە زۆر بکەین زۆرمان بۆ دێ نەوانییە بەخوا خەڵکەیە 100,000 هەیە بەرەکەتی 1000 هەیە 8,000 هەیە بەرەکەتی 100ەکەی نییە قەناعەت گرنگە قەناعەتت هەبێ پشت بەخوا بەستە خوای گەورە خۆی ژێنێ
ئیماندارانە خۆشەویستان بە زۆر نییە ڕاکەی ئیسانی وایە خوای لە خۆی کردووە پێغەمەری لە خۆی کردووە نە نوێژەکە نە ڕۆژووەکە نە مزگەوتە بینێ نە خەیرە بینێ هیچ مەگەر بمرێ بێت بۆ مزگەوت هەر ڕاکە وازانێ بەڕاکردنە کاکە تۆ لە زگی دایکە بووت خوای گەورە دایناوە ئەندازەیەک کە تۆ چەندێ مەعیشە و ژیانتە دانراوە ئەوەنە ڕۆژ ئەوەنە ساڵ ئەوەنە سەعاتە بێبژی و ئەندازەی ڕۆژەکەت شەوەنە خەیرە ئەمە مانای ئەوە نییە پشت بدەینەوە بڵین بەخواتە خوا چی داناوە بکەین نا ئەوەش نییە ئیمانداران ئێمە بێ هەوڵ دەین ئەسباب بەکاربێنین بەڵام وریابین بۆ دەستکەوتی دنیا قیامەت نەدۆڕێنین بۆی پارە زیاتر کۆکەینەوە ماڵ کۆکەینەوە ئەوە نەبێ هانا بەرین بۆ حرام دەستکەینە حرامە قۆڵکەینە قۆڵەوانێ وا حرامەکڕۆن وا دزیەکەن وا خراپەکەن بۆی خۆمان دەوڵەمەندکەین بۆی ئافرینێ بۆی چاکەیە بەخوا ئەمە نایەتە ڕێگات کامەی لەسەر ئەم دنیاەیە هەموو دنیا سێردەمی ناکە ئیمانداران کاتی ئەمرێ چییە با لەگەڵ خۆی چییە با لەگەڵ خۆی چییە لەگەڵی چییە لەگەڵایەتی ئەوەی کە لەگەڵایەتی بەس کردداری خۆیەتی ئەبێ عیبرەتی لێوەرگرین ئێمە کاسێک کە کەسی ئەمرێ ئەو کەسانەینە گۆڕ ئەو کاتە لەسەر قەبر ڕاوەستی نەبێ عیبرەتی لێوەرگرین ئەمە خۆوەک من و تۆ بوو لەوەی لە من و تۆ دەوڵەمەندتر بوو ئیمکانێتی زۆر بێ پارەی هەبێ ماڵی هەبێ قەسری هەبێ زوڕێتی چاکی هەبێ بەڵام ئایا چی سوودی هەیە بۆی کامەی سوودی هەیە ئیمانداران و خۆشەویستان ئەوەی چاکە بێ بۆ قیامەت کۆی کەینەوە لەگەڵ خۆمانە دەستکەوتێکی باش بێ چاکەکردنە چاکەکردن بۆ خۆت بینی خۆت و خوا و چاکەکردن لەگەڵ مسلمانانە لەگەڵ ئیماندارانە و چاکە بڵاوکەینەوەی خوای گەورە ڕحممان پێ بکە خوای گەورە ڕحمە مولایەکمان بکە عاقبەت خێرمان کە لەشمان ساختە یا ڕەبی خوایە چاکەکانمان بە ئەندازەیەک بۆمان حەساب بکەی هەر خلایق بێ بە میهرەبانی خۆت بە هەزاران و